پێغەمبەر صلی الله علیه و سلم اینجا خەمی کێخوا ئەوانەی کە لە ئومەتەکەی دواکەوتون ئەوە لەسەر پردی سڕار ئاسی بۆ ئەوەی لای ترافۆکە لێی قەوماوە لە حسابایە ئەوەی کێشتا لە ساحەی عەرەفاتە بە گوناحێکەوە کە لە دەرسی پێشەوە باسمان کرد مەحتەل بووە ئەبێ بچەوسێتەوە ئەبێ لێیەکانە عەذابی خۆی بچەژێ بێ سوکایەتی پێ بکرێ لە بەرامبەر گوناحانی کە کردوێتی اینجا گەڕێتەوە بۆ ئەوێ خزمەکارەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی یا رسول الله لە قیامەتە ئەگەر ویستم شەفاعەتم بۆ بکەی لەکوێ بەدواتە بگەڕێم وتی بەردەمی ترازۆکە وتی ئێگەر لەوێ نەمبینیت وتی لای پردەکەی سیڕات وتی ئێگەر لەوێ نەبینیت وتی لای حەوزەکە لەو سێ شوێنە ونی ناکەی هەر یەکێ لەو سێ شوێنە ئیلا منی لێم یا لای ترازۆکەم یا لای پردەکەی سیڕاتم یا لای حەوزەکەم لەو سیانە من مەشغوڵی ئومەتی خۆمم اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە شەفاعەتە گەورەکەی پێئەدا جا پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە پێوتم محەممەد حەزەکەی نیوەی ئومەتەکە بۆ بخەمە بەهەشتەوە یا شەفاعەت بەمێ قالوتم نەخوا شەفاعەتەکەم وێ دەوتی خوای گەورە وتی باشە شەفاعەت ئەمەگە ڕوخسەت دێم شەفاعەتکەی هەتا ڕازیە بی جا پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەحابەکانی و قەسەم بەخوا ڕازی نابم تا یەک نەفەری ئومەتەکەم لە جەهەنەما بمێنێ ڕازی نابم وعدی پێداوە مەڵە تا ڕازیە بی هەر یەڵم شەفاعەت کەوتی قەسەم بەخوا ڕازی نابم تا نەفەرێکی ئومەتەکەم لە جەهەنەما بمێنێ لە ڕوایەتی کە فەرمێت ئەڵێ وتی سێ بەش بیکەی بە سێ بەشە ئومەتەکە و دوانیانەی بۆ بخەمە باشتەوە یا شەفاعەت ببێ ئەڵێ وتم هەر شەفاعەتەکەم ئەوێت بۆیە ئەو ئومەتە جاڵە شەفاعەتەکەم زیاتر بۆ ئەهلی کەبیرەیە بۆ گوناح گەورەکانەکەیان هێنمە دەرەوە گوناح بچووکەکان شەهیدەکان پیاو چاکان پیاو ساڵحان حافظەکانی قورئان عالمەکان خوای گەورە کاتێکەوە خێرەکانیان ئەمەندە زۆرە هەرەوە نەیاڵە بڵە باشتەوە مەسەڵەن شەهیدێک دێ خوای گەورە پێڵە حەفتا کەسیش دەکە سوکارێ ڕەفیقەکانێ خزم و دۆستەکانێ بڕۆ بگەڕێ لە جەهەنەما بیان هێنە دەرەوە لەگەڵ خۆتا بیان بە بۆ بەهەشت ڕێزێک ئەنێ وەکو چۆن لەم لاوەڕی سوایی لە کافر ئەنێ لەو لاشۆ ڕێزێک ئەنێ لە عەبدە ڕاستەکانی خۆی عەبدە ئیماندارەکانی خۆی ئەوە پاڵیان داوەتەوە عالم هەموو لە حسابان ئەمان ئاوە خۆن و پێکەنن یەکەم کەسیش کە لە ڕۆژی قیامەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوا جلیەکا ببەرە ئەی پۆشێتەوە دوای ڕوت و قوتیەوە فەرمێ حەزەتی ئیبراهیمە سەلامی خوای لێبێ دوای ئەو خەڵکی تر بە پێی ئیمانەکان بەم شێوەیە خەڵکە و لە جەهەنەمە هێندێتە دەرەوە خەڵکە و پێغەمبەر صلی الله علیه و سلم شەفاعەتی بۆ کە لای ترازۆکە حسابەکەی بۆ عەفوەکەن یەتە لای پردەکە لە ئاگرەکەی هێنێتە دەرەوە لەسەر پردەکە پەلیەگرێ و ئەیپەڕێنێتەوە بە پێی شەفاعەتەکەی کە خوای گەورە ڕوخسەتی داوە ئەیان باتە سەر حەوزەکە ئاویان نەداتێ لە خەمی ئەم میلەتەیان ناچێتە ناو بەهەشتەوە هەر لە خەمی ئەمانەیە بەڵکو ئەمانەیە یەک هەتا ئومەتەکەی هەموو تەواو ببێت تا ئاخر جاریان زەلامێک لە جەهەنەمە هێنە دەرەوە سوتاوە ئەڵێ ئیمتەشەحەت تەواو بووە بە خەڵووس ئەمە ئاخر کەسە طبعا دوای کە شەفاعەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەواو خوای گەورەی جاڵە خۆم شەفاعەت دەکەم بە شەفاعەتی خۆم یعنی بە عافواتی خۆی ئەڵێ حەج کەسێ بەقەی یەک دیناری هین ئەمە ئیسا پێوتێ مسقاڵی ئاڵتون بەقەی ئەوە مسقالێکی ئاڵتون ئیمان لە دڵیا بێ خۆی هێنێتەوە مەلایکەتەکان ئەڵێ بە شەفاعەتی خۆم بیان هێنە دەرەوە دوای ئەڵێ ئەوەی بای نیو مسقال ئیمان لە دڵیاتی بیان هێنە دەرەوە دوای ئەوەی ئەڵێ ڕبع مسقالێک هەر ئەمەندە لە ئیمان لە دڵیا بێ ئەوە دوای ئەڵێ ئاخر هەچ کەس بەقەی مسقالە ذەڕەیەک ئیمان لە دڵیا بێ بیان هێنە دەرەوە خوای گەورە یەک چنیان لێ ئەدا ئەوەی مسقالە ذەڕە ئیمان لە دڵیا بێ لە ئاگرەکەی هێنێتە دەرەوە بەڵام خوا پەنامان بە ئاگادار بن ها ئەگەر بڵێن تەنها ڕۆژێکی ئەم دنیایە بچن بیبەنە ناو جەهەنەمەوە بسووتێندێ ڕۆژێکی جەهەنەم 50,000 ساڵی دنیایە یەک شتێ با پێتان بڵێم نەڵێ قەیناکە دوایی هەرینە دەرەوە هەرەوە پشتی ناویات بسووتین هەرچەنە بۆ ئەو ڕۆژە ڕاستە بەس نەجاتی بێ فەرقی زۆر لەگەڵ و کاسرەیە کە هیچ ئەمەلی نییە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ جوان دوێنەم حەدیثە بگرن پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم يؤتى بأنعم أهل الدنيا يوم القيامة من الكافرين فيغمس غمسة في النار ئەڵێ نازدارترین کەسی ئەم دنیایە کە لە ناز و نیعمەتا ژیاوە ناخۆشی لە خۆی نەدیوە لە کافرەکان دەوڵەمەنە گەنجە جوانە هەر لە ڕابواردنەوە ناخۆشی مانابێ نەیدیوە ئەڵێ ڕۆژی قیامەت دەهێندێ خوای گەورە یەک کڕە ئاگری هەڵەکێشەیە فەیغمەس غەمسة في النار هەر ئەمەندە تۆزێ لە ئاگری هەڵەکێشێ اینجا هێنێتە دەرەوە خوای گەورە پێڵێ هەر ڕەئەیتە خەیرەن قەت لە عومری خۆتا خۆشی لە خۆت دیوە ئەڵێ لا وعیزەتیک یا ڕەبی ئەڵێ نەبە عیزەتی تۆ خوایە ئەوەی خۆشی بێ من لە خۆمم نەدیوە ئەو تۆزە جەهەنەمە ئاوا هەموو نیعمەتی دنیای لەبی دەباتەوە اینجا فەرمێ ويؤتى بأبأس أهل الدنيا من المؤمنين من أهل الجنة
ئەفەرمێ نەکبەترین داماوترین کەس بەڵاویترین کەسی خەڵکی دنیا کە زەلیل بووە نەخۆش بووە داما بووە کەفتەکان بۆ خەڵک بەزەی پیاهاتەوە بە دەم و چای ڕۆشتە بەسەر عەرزە خۆی خشانووە ئەڵێ ڕۆژی قیامەت خوای هێنێ لەبەر چای و خەڵکای یەک تۆزی خاتە بەهەشتەوە هەر قومێک ئاوە یا تۆزێکای خاتە ناو باشتۆ هێنێتە دەرەوە جا خوای گەورە پێڵێ هەر ڕەئەیتە شەڕن قەد یاخود هەر ڕەئەیتە بؤسەن قەد ناخۆشیت دیوە لە عومرتا ئەڵێ لا وعیزەتیکە یا ڕەبی نە بە عیزەتی تۆ خوایەوەی ناخۆشی بێنەم دیوە پێغەمبەر صلی الله علیه و سلم قەسەم بەخوا قەسەم بۆی گیانی محەممەدی بەدەسا ئەهلی بەڵا و موسیبەت لە دنیاە خوا ڕێزێکیان لێنێ هەرچی خەڵکی ئەو دنیاە ئەو عەرەفاتە هەیە تەمەنای ئەوانە کرد لە دنیاە بە گاز و پلایف هەموو گۆشتیان لێ بکرایەتەوە ئەوە لەژێر تەعەزیبان بردایە هەموو گیانیان هەڵوەریایە بۆی ئەو پاداشیان بەنسیب بووایە خوا ڕێزێکی ئەویان لێنێ بلە ئەهلی بەڵا و موسیبەت لە قیامەتە ئەم خەڵکە بەم شێوەیە شەفاعەتی خوای تەبارەک و تەعالە ئەوەی ئیمان لە دڵیا بێ لێرەکانەیە ئەهێندێتە دەرەوە ئەهێنرێن کۆ ئەکرێنەوە لە بەردەمی دەرگای بەهەشتا چاوەڕێی چی بینینجا چاوەڕێی چوونە ناو بەهەشت وەبزانین مەسیری ئەوانەی کە ئیتر مسقالە زەڕەش ئیمان لە دڵیانە نەماوە لە جەهەنەمان مەسیری ئەوان بەچی ئەگا و ئەم خەڵکە ژوا کۆبۆتۆ لە بەردەمی دەرگای بەهەشتا و نیازیان هەیە بچنە ناو بەهەشتەوە با ئینشاءالله بە پشتیوانی خوای تەبارەک و تەعالە ئەمە بمێنێتەوە ئەگەر ماین و نەمردین بۆ دەستی داهاتوو بزانین مەسیری ئەهلی بەهەشت و مەسیری ئەهلی جەهەنەم چی ئەبێ جەهەنەم چی تایە و بەهەشت چی تایە خوای گەورە لە ئاگری جەهەنەممان پارێزێ و بەهەشتیشمان بکا بەنسیب یا رب العالمین خوایە لە کاتێککە خەڵکەکە لەسەر پردی سڕاد ئەوەی ئەهلی ئیمان بوو پەڕینەوە ئەوەی کە ئەهلی کفر بوو یەکسەر لەسەر ئەوەڵی پردەکە هەموو قو دەیرێن ڕائەکێشێ جەهەنەم وەکو مغناطیس یەک بە یەکیان ڕائەکێشێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەکو سەراب وەکو لێڵیەکی گەورە پۆل پۆلە هێندێنە و خەڵکە ئەخرێنە ناو جەهەنەمەوە خواکەیان لە پێشەوە ئەوانەشی کە ئەویان پەرستەوە بەدوایە هەر یەکەشیان بە پێی تاوانی لە دنیاە ئەبێ بچێت لە جەهەنەما پلەی خۆی هەیە جەهەنەم دەرەکاتە بەهەشتیش دەرەجاتە جا فەرقی ئەو دوانە بکەن جەهەنەم پلە بە پلە بۆ خوارەوەیە بەهەشت پلە بە پلە بۆ سەرەوەیە ئەوەی کە گەیشتە دەرگای بەهەشت کە با دوای ئەوەی لە حەوزی کەوسەر ئاوی خواردە و لە پردی سیڕات پەریە و قونتوڕەکەشی کە دەرسی پێشوو باسمان کرد کە ئیتر هەموو مسلمانانە بێت چی حەقی یەکتریان بەسەرەوەی لەویا بیدەنە و گردن ئازایی لێ بکەنەوە غەل و خەش لە دڵی کەسان نەمێنێ بەرامبەر بە براکەی ئینجا ڕاپێچیانەکەن بەرەو دەرگای بەهەشت ئەوانەی جەهەنەمیش یەک بەیە کە ئەخرێنە ناو جەهەنەمەوە کتابەکەی تەسلیم بە خازینی جەهەنەمەگرێ بە مالیکی جەهەنەم پێوتێ مالیک جارێ 19 مەسئولیتیایە لە ناو جەهەنەما خوای گەورە بە 19 مەلایکەت کە نە ڕەحم لە دڵیانایە نە بەزەیی خوای گەورە چی فەرمان کرد بەس ئەوە جێبەجێ ئەکەن ئەوەی ڕەحم بێخوا لە دڵیانە نەیهێشتووە لە هەنگێ ڕیوایەتە ئەفەرمێت سبحان الله هەر ئەبینن نە ئەبیسن چونکە ئەگەر وابێ بەزەیان بۆ خەڵکەیان دێتەوە خوای گەورە بە شێوەیەکی لێکردوونکەوە چاویانە وەزعە نابین یاخود گویان ئەو هاوار و ناڵێ ئەو خەڵکە نابیسێت گەورەی ئەم 19 مەلایکەتەش مەلایکەتێکە پێوتێ مالیکی دەرگاوانی جەهەنەم خوا پەنامان بە یەک عەبوسە یەک دەموچاوی ناشرینی هەیە هەر بینینی خۆی بۆ خۆی عەزابێکە خوا پەنامان بەوانەی کە لە دنیا سجنیان دیوە تایبەتی زیندان بوون و ناخۆشیان دیوە ئەمەی خەفەتیان لە دەرگاوانی سجنەکان خواردووە قەد ئەوە خەفەتیان لە تەنیایی و بێتاقەتی ناو سجنەکان نەخواردووە ئەوەی کە دەرگاوانی سجناگەر زەلامێکی ڕق و بێڕەحم و نابوت و دەموچاو ناشرین بێ ئەمەی تر کاگایەتە دەرەوە هەر باسی ئەوە کات جاوەرە خوای تەبارەک و تەعالە بێ ئەهلی کفر ئەمەی تر ببغزێنێ و ئەمەنەی تر ڕیسوا کات ئەبێ چ دەموچایەکی بۆ دەرگاوانی جەهەنەم دروست کرد بێ